لاوی تەمەن 11 ساڵ 52 ڕۆژ پێش ئێستا لە کاتی پەڕینەوەی لەم شەقامە بە ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا. مەرگی لاوی کاریگەری لەسەر ژیانی خێزانەکەی دروست کردووە، بەڵام بە پرۆژەیەکی ژینگەی دەیانەوێ دڵ و دەرونیان ئارام بکەنەوە و چیرۆکی گیانلەدەستدانەکەشی بگۆڕن بۆ ئاوەدانی شار و سەوزکردنی. کانی جملەمانە لەسەر شۆستەگە و دی و نانوشتیێنە بۆ ئەو ئیشکارەکە لامان ئیشەکەن ئەتر دواتر نانوشتەکەی تەواوکردویستی بپەڕێتەوە بچێتە بۆ ماڵەوە ئاتر قازانگ و مەنجەڵوشتەکەی هێنا لەگەڵ خۆیان ڕۆژ لەو دوکانە بسکت و شربەتێکی کڕی ئیتر سوتفەی کرد لەم سەر جادەی هاتە ئەم دیمە و لێرە وەستا بوو لەم شوێنەکە ئێستا لێرەین سیارەیەک وابزانم ئۆپترا بوو بەڵێ لەسەر و شۆستە بە سەریعی هات بوو نازانم پەشۆکا بوو شتێکی لەم بابەتێ لە بوو ئیتر وەڵحاصڵ لەم سەر شۆستە ویستی بپڕێتە ئەویش بڕاتە ماڵەوە براکێ من لێرە وەستا بوو تر بەداخەوە ئەو کارەسەدە ڕوویا و گیانی سپارت. کە سوکاری لاوی دەیانەوێ مەرگی منداڵەکەیان بکەن بە وێستگەیەک بۆ دووبارە دەستپێکردنەوەی ژیان و پێشخستنی ژینگە. هەر بۆیە لە شوێنی گیانلەدەستدانی لاوی دەست بە ناشتنی دار و گوڵ دەکەن و لەگەڵ گەشە و باڵاکردنی گوڵەکان وەک تەمەنی لاوی لێی دەڕوانن. وڵای پرۆژەکەی خۆمان پرۆژەی ماڵەوەمە بۆ زیاتر باوکم بوو ئەم ئاسنوشتە لە هەمووی شکابوون دارەکان شکابوون ئەو ئامادە شکابوون هەمووی شکابوو یانی تەحەملی ئەو ڕێگایە ناگرت کە بدادا سەر ئەم جادەیە بڕە بۆ ئیش و کاری تام دەقەش 52 ڕۆژە ناتۆ بۆ دوکان ویستی خۆمان لەسەر نەریتی خۆمان هەستاین ئەم دار و ئەم ئاست و هەموو شتێکمان چاکرد لەسەر حسێبی خۆمان بە شتێکی باشمان زانی چونکە هەم بۆ خۆمان هەم بۆ شاری کەلاری جوانتر دەکات وەڵای یەکی گیانوە بزانداری سنەوبەرە و گوڵە و ڕێحانێ و هەرێزە و لەم بابەتێ لەدا. دەستبردن بۆ پرۆژەی سەوزکردن و جوانکردنی شار لە کاتی ئازار و ناخۆشی دەبێتە یەکەم دەستکەوتی کە سوکاری لاوی لە ناوچەکە و دەخوازن هەموو کەسێک لە کاتی ناخۆشی و ناڕەحەتی و لە دەستچوونی عزیزێکیان بیر لە کاری وا بکەنەوە. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، لەکەلار.